ئەی خەڵکی بەستی شارودێ ڕاپاڕادژی زوڵم و یێش و سوێ گەل بۆیە ماف و ئازادیەوێ مانای ژیانی تیادارەکەوێ ئەستن ئەی خەڵکی بەستی شارودێ ڕاپاڕادژی زوڵم و یێش و سوێ گەل بۆیە ماف و ئازادیەوێ مانای ژیانی تیادارەکەوێ بارە و تێکۆشان ئێمە نەسنەوین لەم ڕێیە سەختە هەرگیز نابەزین بارە و تێکۆشان ئێمە نەسنەوین لەم ڕێیە سەختە هەرگیز نابەزین لە ڕێگەی جوانی سەربەرزی ژیان ئابێ بگەینە ئاواتی خۆمان عومرم فیدایە ئەی کەمە خەڵەت تاگەلی خۆم بگا بە ئاوا لە ڕێگەی جوانی سەربەرزی ژیان ئابێ بگەینە ئاواتی خۆمان عومرم فیدایە ئەی کەمە خەڵەت تاگەلی خۆم بگا بە ئاوا بارە و تێکۆشان ئێمە نەسنەوین لەم ڕێیە سەختە هەرگیز نابەزین بارە و تێکۆشان ئێمە نەسنەوین لەم ڕێیە سەختە هەرگیز نابەزین ئێمە بوێرین با مەردی ئەژین کە مەفمان نەبێ چۆن دانیشین سەر شۆڕی ناوێ خەڵکی وڵاتمان ژیانی ئاوێ هەر وەکوی ئینسان ئێمە بوێرین با مەردی ئەژین کە مەفمان نەبێ چۆن دانیشین سەر شۆڕی ناوێ خەڵکی وڵاتمان ژیانی ئاوێ هەر وەکوی ئینسان بارە و تێکۆشان